وڵێتر پرسە گەرمەکانی ئەم دوایەی وڵاتەکان و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش فۆکۆسە لەسەر ڕووداوەکانی دوای کەوتنی ئەسەد و داهاتووی سووریا چی لێدێ و چۆن حکوومەتێکی داهاتوو دێتە سەر کار کە بتوانێت پێکهاتەکانی سووریا بە تەواوەتی و پارێزێت و شێواز و ساختاری و حکوومەتە چۆن دەبێت لەسەر کاریگەریەکانی بابەتە بە تایبەتی لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز کایل ئینن پسپۆڕی کاروباری نێودەوڵەتی لە ڕێگەی زوومەوە لە واشنگتنەوە لەگەڵما. بەڕێز کایل سپاس کە لەگەڵ کوردستان 24 یەمی بۆچوونی جەنابەت بزانم سەبارەت بەم ڕووداوانەی لە سووریا ڕوویاندا چ شتێک پاڵنەر بوو ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بینیمان لە سووریا ڕووبدا پاڵنەرەکە سیاسی بوو یا هۆکاری دیکەی هەبوو؟ ڕووداوەکانی دوێنێ شەو بە تەواوی پێشبینی نەکراو بووە کۆمەڵگەی نێودەوڵەتیش بۆ ئەمە ئامادە نەبوو وەک سەرۆک بایدن باسی کرد باڵانسی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەرداتەوە ئەم گۆڕانکاریە لە کاتێکدا بووە کاتێکی گرنگ بووە کە بەڵێ ئەوەی کە ڕوویدا دوێنێ شەو بەڕاستی کارێکی گرنگ بوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە بەڕوونی لەوە تێگەیشتین و گرنگی سووریا لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. سەرۆک ئەسەد کە وڵاتەکەی جێهێشت زۆر شتی گۆڕی بۆ داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. یەکەمین شت کێشەی و پەیوەندی جیۆپۆلیتیکیەکان لەگەڵ ئێران، لوبنان، ئوردن لە کاتێکدا هێزە گەورەکان دەیانەوێت بە ڕووداوێکی دیکەدا تێپەڕن لەبارەی داهاتووی سووریاوە. باشە بەڕێزت ئاماژە بۆ دەکەی کە ئەسەد لە دوای خۆی کۆمەڵێک بۆشایی جێهێشت ئەو بۆشاییە جیۆپۆلیتیکیانە لە پەیوەندی لەگەڵ وڵاتانی دیکە چۆن دادەڕێژێنەوە جارێکی ترکێ کارکتەری سەرەکی دەبێت لە داڕشتنەوەی نەخشەیەکی نوێ لە سووریاوە ناوچەکە بەگشتی. پێویستە حکوومەتێکی نێوخۆیی هەبێ هەرچی زووە دابمەزرێت بۆ ئەوەی سەقامگیری و ئاشتی بۆ ناوچەکە بهێنێت بەبێ هیچ کورسیەکی بەتاڵ لە ئیدارەدانی سووریا کەوا دەکات ڕووداوەکان خراپتر ببن و ناسەقامگیەکی زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست دەکات. ئەمە خاڵ یەکەمە. دووەم بەڕاستی هەندێک سوود هەن نەک ڕووداوی زۆر باش بۆ ئەو وڵاتانی کە لە دەوروبەری سووریادان دەیانەوێت بەرژەوەندیەکانی خۆیان هەرچی زووە بەدەست بێنن. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە پێویستە ئێمە لی تێ بگەین ئەوەیە کە ئایا ئەو حکوومەتە نێوخۆیە سەرکەوتوو دەبێت و بە سەرکەوتووی دادەمەزرێت و لەلایەن کێ دەبێتن کە بەڕاستی ئەوەمان پێ دەڵێت چۆن ڕوودا و گرژیە جیۆپۆلیتیکیەکان گرشتە دەبن یاخود هێور دەبنەوە. باشە پێتان وایە هێور دەبنەوە یا با ڕاستەی ناسەقامگیربوونی زیاتری ناوچەکە هەنگاو دەنێن لە دوای ئەم ڕووداوانە؟ بەڵێ بە شێوەیەکی ڕوون وا دەردەکەوێت کە دۆخەکە گرشتر بێت چونکە وا دەردەکەوێت لە سەرەتای بەهاری عەرەبیەوە داواکاریەک هەبووە بۆ گۆڕینی دەسەڵاتی سیاسیوە وا دەردەکەوێت کە خەڵک قسەی خۆیان هەبووە و زۆر دڵخۆش نەبوونە زۆر دڵخۆشیش نینە لەبارەی و ئیدارەی کە ئێستا هەبووە لە سووریا. ئەو ڕووداوانی شەوی ڕابردش بەتەواوی ئەمەیان پیشاندا کە ئەوان دەیانەوێت لایەنی سیاسی و ئیدارەی ئێستایان بگۆڕن. ئەگەر بەم شێوەیە نەبایە ئەوە گۆڕانکاریەکی زۆر لەمە پێشتر ڕووی دەدا. بەڵام ئەوەی کە ئێستا ئەمە دەیبینین گرژەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زیادبووندایە بەڵام دەبنە هۆکاری گرژی زیاتر ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت. بۆیە من دەڵێم هۆکاری منە کە دەڵێ مەرچی زۆر پێشتر حکوومەت دابمەزرێت. زۆر باشە وڵاتانی کاریگەری ناوچەکە بە تایبەتی ئەمریکا و هاوپەیمانەکانی چه سووریایەکیان دەوێت لە سووریای نوێ ئەیانەوێت چه سیستمێک حکمڕانی داهاتووی سووریا لە ناوچەکە بکات پێگەی سووریا دوای ئەم ڕووداوانە چۆن دەبێت؟ ئەمریکا دەوێت هەژمونێکی گەورەتری لە سووریا هەبێت بەڵام بەو شێوەیە گرنگ دەرناکەوێت ئەوی کە ئێستا هەیە وەک ئەوەی سەرۆک ترەمپ چەند لێدوانێکی هەبوو وەک زۆرێک لە ئێمە لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بینیمانە دەڵێت پێویستە ئێمە لە سووریا بە دووربینەوە ڕێگە بدەین ڕووداوەکان مێژوو
کاری خۆی بکاتن کە کاری سیاسی خۆیان بکەن و پەیامی سیاسی خۆیان بگێنن بۆیە ئەمە زیرەکان نییە کە ئێمە لە کاروباری نێوەخۆی سووریاتەوە بگرین وەک سەرۆک ترەمپ باسی کرد لەلایەکی دیکەوە رووسیا بەڕوونی چەند بەرژەوەندیەکی سیاسی هەیە کە ئێمە دەبینن بۆیە بینیمان سەرۆک ئاسەد دوای ئەوەی کە سووریا بەجێهێشت چووە مۆسکۆ بۆیە زۆر بەڕوونی دەبینین کە ئایا ئەمە دەبێتە هۆکاری کێشەی جیۆسیاسی قوڵتر یاخودنا زۆر باشە وڵاتانی ناوچەکە ئایا ئەوەی کە ئێستا لە رووسیا دەگوزارێت چۆنی دەبینن ئایا رووسیا جارێکی دیکە دەبێتە شوێنی یەکلاکردنەوەی ململانەی وڵاتان و هەژمونی وڵاتانی دەوروبەری بەسەردا زاڵ دەبێت یا دەپارێزرێت لەو مێژوەی کە بەر 11 ساڵ و پێشووتریش لە سووریا هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوچەکە بەم شێوەیە دەبێت بۆ هۆی ئەم دۆخەی کە هەیە لە ئۆکرانیادا بڕوام وایە رووسیا هەژمونی خۆی لە سووریاوەی کە ئێستا تا ئێستا بینیمانە لە دەست داوە و هەندێک هۆکاری سەربازیش هەن لەلایەن رووسیاوە چونکە دەبینین لە ساڵی ڕابردوو لە تاکە و لە چەند شوێنی دیکە لە سووریا ئەم شوێنانە بڕوام وایە جێدەهێڵدرێن بۆ هۆی ئەو فشارە نێودەوڵەتیەیە کە لەسەر رووسیا دەکرێتن و رووسیا پێویستە سووریا جێبێڵێت چونکە ئەو ژمارەی کوژراوان لە ئوکرانیا لە بەرز بوونەوەدا و دەیەوێت بەرژون و بەرژەوەندی هەژمونەکانی خۆی لە ئوکرانیا بپارێزێت چونکە سنوورێکی زۆر نزیکیان لەگەڵ ئوکرانیا هەیە زۆر باشە پێتان وایە ئەو ڕووداوانەی کە لە سووریا ڕوویاندا چ کاریگەریەکی لەسەر وڵاتانی دراوسەی سووریا دەبێت ئەو نەخشە نوێیی کە دادەڕێژرێتەوە لەکوێوە بۆ کوێ دەست پێ دەکات و چۆن ئەم کاراکتەرانە کایە بەم ڕووداوانەی ئەم دوایە دەکەن ئێران بەڕاستی چەند بەرژەوەندیەکی سیاسی هەیە لەگەڵ حیزبوڵڵا ئێران گوتوویەتی کە پشتیوانی سووریای کردووە بۆ ئەوەی ڕژێمەکەی ئەسەد بێڵێتەوە کاتێکی زۆر ئەو هەوڵەیدا هاوشان لەگەڵ رووسیا بەڵام وا دەردەکەوێت کە ئەم هەژمونەوە ئەم هاوکاریانە شکستیان هێناوە کە ئێمە بینوە لوبنان و ئیسرائیل بەرژەوەندی دیکەیان هەیە لە ناوچەکەدا بەڕاستی رووسیا ئیسرائیل دەیەوێت بەرزایەکانی جۆلان زیاتر کۆنتترۆل بکات لە بەرژەوەندی خۆیدا ئەوەی کە ئێمە دەبینین زۆر لەم نزیکانە کارتی زیاتر دەبین لەسەر مێزەکان ئەو کارتانەی ئەم وڵاتانە کاری پێ دەکەن لەسەر مێزی خۆیان دەبێت لەبارەی سیاسەتی جیۆپۆلیتیکی خۆیان بەڵێ بەڕێز کایل ئینەن پسپۆڕی کاروباری نێودوڵەتی زۆر سپاس لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی